ئێستا ئۆنلاینین. دەنگ هەیە، دەنگیشم باشە، تکایە ئەگەر دەنگیشم باشە ئاگادارم بکەنەوە کە دەست پێ بکەین. دوو بنووسن کە دەست پێ بکەین، دوو لە فەیسبووکیش و لە ئینستاگرامیش هەردووک باشە. زۆر باشە، سپاس. سڵاو هاوڕێیانە و کاتەتان باش. ئەم شەویش لە خزمەتاندام بۆ لایڤێکی دیکە. ڕۆژی شەممەیە، ئەوە سیەمین بەرنامەی ئێمەیە لە لایڤدا، مانگێک و 3 ڕۆژە ئێمە دەستمان پێ کردووە. بەر لەوەی کە بچمە سەر تەوەر و هەواڵەکان چەند مۆزوع هەیە باسی دەکەم. چەند ڕۆژ لەوە پێش یا ڕۆژانی ڕابردوو کە ئێمە زیاتر باسی هەواڵەکانی باشووری کوردستانمان دەکرد، زۆر کەس گلەیان لەوە هەبوو کە بەتایبەت ئەوانەیە کە ڕەخنەگرن و پێیان خۆش نییە بۆ باسی ڕۆژهەڵات ناکەن. وەزعێک هاتووتە پێش کە بەتایبەت لە 2-3 ڕۆژی ڕابردوودا بەداخەوە نەمانتوانی باسی باشوور بکەین. وەزعی ڕۆژهەڵات بە جۆرێک بوو کە پێویست بوو ئێمە فۆکوس و تەمەرکۆزمان لەسەر ئەوان بێت. مۆزوعێکی دیکە کە هەیە، زۆر کەس داوا لە من دەکا باسی ئەوە دەکا، دەڵێ ئەو هەواڵەت بۆ باز نەکرد، ئەو هەواڵەت بۆ باز نەکرد. بەڕێزان، ئەوە بولتێنێکی خەبەری نییە، واتە بەرنامەیەکی خەبەری تەلەڤیزیۆنی نییە. ئێوە گەر دەتانەوێت خەبەرەکان بزانن، ئەو خەبەرە ئاساییانە، دەتوانن چاو بدەنە تەلەڤیزیۆنەکان. تەلەڤیزیۆنی کوردی باش هەیە، هەر کەسەی چێهای پێخۆشە دەتوانێت سەیری بکە و ببینن. ئەوەی کە من لێرە باسی دەکەم زۆرتر ئەو هەواڵانن کە ناکەونە بەرباس، ئەو هەواڵانن کە ناکەونە نێو میدیاوە، بە زۆر هۆوە باز ناکرێن، بەهۆی حیزبی، بەهۆی بەرژەوەندی تاکە کەسی و حیزبی و بە هەر حاڵ بە جۆرێکە کە باز ناکرێن ئەو هەواڵانە، یا ڕەنگە نەگاتە دەستیان. جا لەبەر ئەوەیە هیوادارم ئەوە تێکەڵ نەکەین کە بۆ ئەو هەواڵت باز نەکرد، بۆ هەواڵ زۆر هەواڵ هەیە باز دەکرێت، پێویست بە بازکردنی من ناکات. فقط تەنیا ئێمە دەمانەوێت لە ئیمکاناتی سۆشیال میدیا بە 2 کامەرای ئایفۆنەوە کەڵک وەربگرین، ئەو ڕەوشەی کە هاتوتە پێش بە زانیاری ڕاست و دروست یارمەتی بدەین بە خەڵکی خۆمان، کۆمەڵانی خەڵکی کوردستان لە باشوور و لە ڕۆژهەڵات و لە هەر شوێنێک بن، بۆی بزانن حەقیقەتی وەزعەکە چۆنە و بتوانن بە گوێرەی ئەو هەواڵانەی کە بڵاو دەبێتەوە و دەزانن وەزعەکە چۆنە بڕیاری دروست بدەن. بچینە سەر هەواڵەکانی ئەم شەومان. باسی 5 هەواڵ و تەوەردەکەن. 1 کەرکووک، 2 ئەمریکا و هێندێک هەواڵی پەیوەندی بە کوردەوە، 3 ڕیسوایی فەرماندەی سوپای پاسدارانی ئێران و لێدان و کوتانی نزیکانی ئەحمەدی نیژاد ئەمڕۆ بەهۆی سوپا و ئیتلاعاتەوە، 4 ئەبوبەکری معروفی و پێشوازی گەرم و گوڕی خەڵکی کوردستان لە تەرمەکەی، و 5 هەوڵی ئیتلاعات بۆ شناسایی و ناسینی لاوانی مخالف بە تایبەتی لەو چەند ڕۆژەدا و بە تایبەت لە سەقز و بۆکان. یەکەم لە باشوورەوە دەست پێ دەکەین. لە کەلار باڵی یەکپارچەی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەیەکی بەرچاو 8 شعبی بردوتە ئەوێ. ئەوانە بە تەنسیق و ئاگاداری باڵی یەکپارچەی عێراق چوونە ناوچەکانی کەلار. هەندێکیان بە بیانووی ئەوەی کە یارمەتی بە بوومە لەرزە لێدراوان دەگەێنن چونە ناو شارەکانیش، هەندێک لەوان گەڕاونەوە، بەڵام ئێستا لە ناوچەی کەلار دەرنەچوون، لە دەوری شار هەندێک ماونەوە و هەندێکیش بە بیانووی ئەوەی کە یارمەتی خەڵکی لێ قەوماو دەدەن بەردەوام لە هاتوو چۆدان. ئەوەی ڕازبێ ئێستا وای لێ هاتووە لە هەر شوێنێکی کە باڵی یەکپارچەی یەکێتی نیشتیمانی لێیە 8 شعبی بە هاسانی هاتوو چۆ دەکات. لە کەرکووک خەریکن کارمەندانی کورد، ئەوانەی کە بەشداریان کردو لە ڕێفراندۆم، ئەوان دەناسێنن، ئەوان بەدویانەوەن و هەر کەسیان بۆ دەربکەوێت دیان هەیە کە سزایان بدەن. یەکەم شوێنیش حوسێن ئیبراهیم لە تەندروستی گشتی کەرکووکەوە کە بەرپرسی ئەوەیە دەستی پێ کردووە و خەریکن ئەو کارمەندە حکومیانەی کە تەبعاً کوردن و لە ڕێفراندۆمدا بەشداریان کردووە، خەریکن ئەوان شناسایی دەکەن بۆ ئەوەی سزایان بدەن. کەرکووک ئێستا بە جۆرەی زۆر هەواڵی جیاواز، یعنی لە سەرچاوی جیاوازەوە بە ئێمە دەگا، وەزعێکی ناخۆشی هەیە، کۆنتڕۆڵ بە تەواوی لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆتە دەرێ. 8 شعبی باڵا دەستا بە پێچەوانەی ئەوەی کە پێشتر سازانیان هەبوو لەگەڵ یەکێتی دەجوڵێنەوە و تەنانەت زەخت و فشار لە زۆر شوێن بۆ ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دێنن. کەسانێکی سەر بە یەکێتی کە خۆیان پێشتر یەکێتی بوون، دەیان کادریان، هەواڵی ئەوە هەیە کە چوونی نێو 8 شعبیەوە، بە شێوەیەکی فەرمی چوونی نێو 8 شعبیەوە
بۆ وێنە لوقمان حەسیب هەیە ئەندامی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی بوو خەڵکی گوندی قەرەدەرەیە سەر بە قەزای دووبزە ئێستا بۆتە فەرماندەری یەکێک لە یعنی پلەی هەیە پلەی سریەیەکی فەوجی هێزی بەدری سەر بە میلیشیاکانی شیعی وەرگرتووە و هەندێکی دیکەشیان هەروە پلەیان داونێ جا ئایا ئەوە ئێستاش لەنێو یەکێتی نیشتیمانیدا ماون یا بە تەواوی چوونە نێو حەشتی شعبی هێشتا ڕوون نییە. لە کەرکووک شانەی نووسوو بۆ عیساباتی پێویست لە حاڵی زۆربووندایە بە تایبەت ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی کە خۆبەخش بوون و کەسانێکی دیکەش کە لە وەزعەکە ناڕازین بەڵام پێشتر لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بوون ڕەنگە ئێستاش لەگەڵ بن ئەوانە خەریکی پێکهێنانی شانەی نووسون بۆ هەندێک عیسابات لە کاتی پێویستە. ئەو شانانە ڕۆژ بە ڕۆژ لە حاڵی زۆربووندایە زۆر کەسیش لەگەڵ ئێمە پەیوەندی گرتووە کە چی بکەین من هەوڵم داوە بە جۆرێک ئەوانە پەیوەندی بکەن بەو کەسانەی کە شارەزایی زیاتریان هەیە بۆ نمونە دکتۆر نەجمەدین کەریم کەسێکی زۆر شیاوە لەو بارەوە و هیوادارم ئەوانەی کە پەیوەندیان بەمنەوە کردو پەیوەندی بە جەنابی دکتۆر نەجمەدین کەریم شەو بکەن پارێزگای شەرعی و یاسایی کەرکووکە و خەڵکێکی زۆر باش دەزانن کە بەڕێز دکتۆر نەجمەدین چ دەورێکی هەبوو لە ماوەی 6 ساڵ لە کەرکووکدا و ئەو زۆر باشە لەو بارەوە یارمەتی بدا منیش بۆ هەواڵ و بۆ بڵاوکردنەوەی هەواڵ هەروە لە خزمەتتاندا دەبم. ئێستا باسی شتێکی دیکەم کرد عەرزە و خان و فرۆشتن لە هەولێر بازاری زۆر گەرمە بەتایبەت زۆر کورد کە لە ڕەوشەکە ناڕازین خەریکن ئەگەر عەرزەواتە زەوی یا خانوویان هەبێ خەریکن دەیفرۆشن و هێندێک عەرەب کە زۆربیان ئەوانە بە پێچەوانەی ئەو ڕەوتێکی لە دەوری سەددامدا هەبوو عەرەبی سوننیان دێنا ئێستا عەرەبی شیعە خەریکن دێنن لە ناوەندی عێراقەوە و لە تەنانەت لە خواروی عێراقەوە ئەوان خەریکن دێنە کەرکووک و بازاری عەرزە و خانووکڕینیان گەرم کردووە ئامانجەکەشی زۆر ڕوونە هەموو کەس دەزانێت کە دەیان هەوێ دێمۆگرافیای کەرکووک بگۆڕن کورد لەوێ ببێتە کەمایەتی ئەوە هەوڵێکی زۆر جددیە بۆ کەرکووک دەستی پێ کردووە و بەداخەوە تا ئەم لەحزەیەش چەند بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کتابی ڕەسمی یاتە نامەیان ناردووە بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کە ئەو وەزعە لە کەرکووک خەریکە جێبەجێ دەکرێت بەڵام تا ئەم لەحزەیە هیچ بڕیارێکی پێویست نادراوە هەموو سەرکردایەتی کورد لەو بارەوە بڕیاری نەداوە کە پێویستە هەرچی زووتر لەو بارەوە بیرێک بکرێتەوە و بڕیارێک بدەن پلانێک دابرێن بۆ ئەوەی بەرگری بکەن لەو تەعریبە بەخشکەیە کە لە کەرکووک دەستی پێکردووە لانی کەم ئەوەی کە دەڵێن دەستوری عێراقە دەستوری عێراق با جێبەجێ بێ ئەگەر دەستوری عێراق جێبەجێ بێ ئەگەر جێبەجێ بێ دیارەکە زۆر زەحمەتە جێبەجێ بێ ئەو مەسەلەی پێشی پێدەگیرێ یا هەر پلانێکی دیکە کە بە پێویست دەزانن بەڵام پێویستە بڕیاری پێویست بدرێ. ئەم شەو ڕێکس تیلەرسۆن وەزیری دەرەوەی ئەمریکا تەلەفۆنێکی کردووە بۆ بەڕێز کاک نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت ئەوە دووهەم پەیوەندیە لە ماوەی دوو حەوتوی ڕابردوودا مەسەلە ئەوەی کە بۆ ڕاگەیاندن کوتراوە پرسە و سەرخۆشیە لەو کەسانەی کە کەوتونە بەربوومە لەرزە و ئەوەی کە خۆشحاڵی دەربراوە بە نیسبەتی ئەوەی کە دەستور ببێتە حەکەم لە نێوان هەولێر و بەغدادا و پشتیوانی لە دانوستان و دیالۆگ بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام لەو گفتوگۆ تەلەفۆنیەدا سەرۆک وەزیری هەرێمی کوردستان داوای لێکردو لە وەزیری دەرەوەی ئەمریکا کە فڕۆکەخانەکان بکەنەوە داوای لێکردووە کە ئەو وەزعی کە دوای 16 مانجی ئۆکتۆبر پێکهاتووە کۆتایی پێبێ ئەمریکا دەوری زۆرتر ببینێ و ئیزن نەدەن ئەوەی کە بەغدا ڕۆژ بە ڕۆژ غرورێک گرتوویەتی سەرخۆش بووە لەو سەرکەوتنێک کە وەدەستی هێنا بێتە پێشتر لەبەر ئەوەی کە ئەگەری ئەوە هەیە کە شارێکی دیکە شەڕ ڕووداتەوە ئەگەر بەغدا بیهەوێ هەر بەو شێوەیە زێدەخوازی بکە بە نیسبەتی کوردەوە و بەتایبەت بیهەوێ دەستوری وڵات بگۆڕێ فیدرالی لەباربەرێ و ئەو زەختەی کە لە بەغدا بۆ سەر عەبادی هەیە بۆ لەباربردنی هەر ئەزمون و هەر دەستکەوتێکی کە لە ماوەی 25 ساڵی لە ڕابردوودا وەدەستهاتووە. مۆزوعێکی گرنگی دیکە کە هەیە برێتمە کۆرکە دوو ڕۆژ لێرە بوو لە هەرێمی کوردستان دەزانن نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپە هەڵبەت نوێنەری باراک ئۆباما بوو. واشنگتن پۆست چەند ڕۆژ لەوە پێش شتێکی لەسەر نووسی کە
رەختێکی زۆری لێ هەیە لەبەر ئەوەی کە نەیتوانێت سیاسەتی ئەمریکا بەباشی بەڕێوە بەرێ بەشێکی بۆ ئەوە بوو کە بێتە ئێرە بۆ ڕێکخستنەوەی دووبارەی پەیوەندیەکانی لەگەڵ کورد کە کورد لێ ناڕازی بوون و ئەو دەنگی ناڕەزایە گەیشتۆتە واشنگتۆن و بەشی دووەمیشی ڕاگەاندنی سیاسەتی نوێی ئەمریکا لێرەیە سێ دیداری فەرمی هەبوو سەداسەد لە تەلەڤیزیۆنەکاندا دیتانە دیدارێکی دیکەشی هەبوو من چەند سەعات لەمە و بەرزانیم دیدارێکی دیکەشی هەبوو لە هۆتێل ڕۆتانا لە تابقی سەری هۆتێل ڕۆتانا کە سویتێکی تایبەتە لەگەڵ کینگ گرۆس لەوێ داوایان کردبوو کە ئەو دیدارش بەهۆی دکتۆر بەرهەم ساڵح ڕێکخراوە کاک بافێل تاڵەبانیان دیتبوو بەڕێز کاک بافێل تاڵەبانی لەوێ چووە و ڕیپۆرتێکی داوە بە برێت مەککۆرک سەرەتا برێت مەککۆرک داوای لێ کردو کە بۆی باس بکە وەزعەکە چ بووە چی لێ هاتۆ کە ئاوا بووە تەبعەن ئەوەی کە کاک بافێل کتوێتی شتێک بووە لەلایەن بەغداوە بوو بە هەر حاڵ وەزعەکەی وا باز نەکردووە کە بە جۆرەی ئەو ڕیپۆرتانەی کە بە برێت مەککۆرک گەیشتووە برێت مەککۆرک سیاسەتی نوێی ئەمریکای بۆ بەڕێز کاک بافڵ ڕوون کردوتەوە کە گرنگترینی داوای ئەمریکا و پلانی ئەمریکا بۆ تەریخستنەوەی ئێرانە و بە ئاشکرا کتوێتی کە دەبێ خۆتان ڕوون بکەنەوە کە ئێوە لەگەڵ چێن لەگەڵ ئەمریکان یا لەگەڵ ئێرانن و ئایا ئەو هەموو قسەی لەسەر جەنابەت دەکرێت ینی کاک بافێل ڕاستە یان ناکە دیارە بەرەز کاک بافێل نکۆڵی لێ کردووە لە هەر شتێک توتی ئەوەی ڕووی داوە مۆزوعێک بوو کە هەر ڕووی هەردەدا بردوێتەوە سەر ڕێفراندوم وەزعەکەی ئاوا لێ کرد ڕۆژەکەی خراپ کرد دەنا ئاوا لێ نەدەهات لەو دانیشتنەدا پێی دەڵێن وارنینگ بە جۆرێک یعنی هۆشداری یا دوای نوتە بە کاک بافێل دراوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دیارە ئەو نوێنەری یەکێتی نییە بەڵام لانی کەم وەک بنەماڵەی بەڕێز جەنابی مامجەلال قورسایی خۆی هەر هەیە سەرەڕای ئەوەی کە لە 16 ئۆکتۆبردا ڕوویداوە بۆەوەی ئەوەی کە بەشێک لە پارەی یەکێتی و بەشێک لە هێزی با بڵێن دژە تێرۆری ئامۆزاکەیەتی لەبەر ئەوە گرنگی خۆی هەیە بۆیە داوای لێکراوەکە سیاسەتی خۆیان ڕوون بکەنەوەکە دیان هەوێ هاوکاری چێبن زۆر گرینگە کە چەند ڕۆژ لەمە پێش 4 ڕۆژ لەمە پێش ئەمریکا ڕێکخراوی نوجەبا کە بەشێک لە حشتی شعبی خستە نێو لیستەی تێرۆرەوە عەسایب ئەهلی حەق و قەیس خەزعەلی و هەروەها حیزب اللهی عێراقیش خەریکە لێکۆڵینەوە لێ دەکرێت ینی لە حاڵی حازردا کە من لە خزمەتاندام لە وەزارەتی خەزینەداری ئەمریکا لە ترێژری دیپارتمنتی ئەمریکا خەریکن لێکۆڵینەوە لەسەر ئەو دوورە خراوەش دەکەن دیان هەیە ئەوانیش بخەنە نێو لیستەی تێرۆرەوە خەریکن دەکۆڵنەوە بزانن ئەو مادە یاساییانە ببینەوە کە ئەوانیش بخەنە نێو لیستەی تێرۆرەوە کە بایەخی ئەوەی کە ئەوانە یەک لە دوای یەک خەریکن دەکەونە لیستەی تێرۆرەوە بەشێکیان ئەوەیە کە ئەوانەی ئەو هێزانەی کە زۆر نزیکن لە ئێران لە نێو حەشتی شعبیدا دەگرێتەوە دووهەم ئەوە کە لە مەودوع ئەوانە لە ڕوانگەی ئەمریکاوە وەک بەشێک لە هێزی چەکداری عێراق بە حیساب نایەن و ناتوانن هیچ ئەمریکا ناتوانێت هیچ پەیوەندێکی لەگەڵ ئەوان هەبێ هیچ هاوکاریەکی هەبێ و حکوومەتی عێراق ناچارە بە جۆرێکی دیکە تەعاملیان لەگەڵ بکات بەڵام هەموو شتێک ڕاوەستاوە ئێستا بەژێرەوە دەکرێت لەبەر مەسەلەی هەڵبژاردنە مەسەلەی هەڵبژاردنەکان لە عێراقدا زۆر گرینگە و نیان هەوێ ئەو باسانە لە پێش هەڵبژاردندا بە شێوەیەکی ڕاستەخۆ بڵاو بکەنەوە بەشێکیش دیارە لەو فشارەی ئەمریکا لەبەر سونەیە سونەش ناڕازیە و پێی وایە کە حەشتی شعبی زۆر ناوچەی لێ داگیر کردوون و ڕفتارێکی زۆر ناشایستی لەگەڵ ئەوان هەبووە لە زۆر جگا خەڵکیان بە ناوی داعیشەوە کشتۆکە هیچ پەیوەندیان بە داعیشەوە نەبووە ماڵی خەڵکیان تاڵان کردەوە و زۆر کردەوەی نەشیاویان کردو کە بە جۆرەی ڕێپۆرتی UN ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەوانە هێزێکن کە نەشیاون هێزێکی نەخوازراون و دەبێ ڕفتاری خۆیان بگۆڕن مەسەلەیەکی دیکە کە هەیە لەو بارەوە بەدوای ئەو دانیشتنەدا ئەگەری ئەوە هەیە کە ئاڵوگۆرێک لەنێو ڕاگەیاندنانەی کە نزیکن لە بەڕێزان کاک لاهور و کاک بافێڵدا پێک بێن ئەویش ئەوەیە بە جۆرێک کێشەکانی 16 ئۆکتۆبر دەکەونە ملی کەسانی دیکەوە خواردتر لە خۆیان ئەوە مەوزوعێکە فشاری دەرەچیە و بە هەر حاڵ من نازانم باشە یا خراپە بەڵام دەتوانێت تەئسیری هەبێ لە پەیوەندی ئەوان لەگەڵ ئێران لە فشاری ئێران لەسەر ئەوان و دەتوانێت تەئسیری هەبێ لە داهاتووی پەیوەندیەکانی با بڵێن بەڕێزان کاک بافێڵ و
کاک لاهور لەگەڵ هەموو هێزەکانی دیکەی کوردستانی عێراق یا هەرێمی کوردستان. بچینە چەند سەر هەواڵەکانی ئێران و ڕۆژهەڵات. ڕێسوایی فەرماندەی سوپای پاسداران محەممەدی جەعفەری بە تەلەفۆن قسەی کرد بەر لە قسەکردنەکەی کەسانە کە لە ئەحمەدی نیژاد سەرۆکی کۆماری پێشووی ئێران نزیک بوون و ئەوانە کێشیان هەیە لە ناوخۆیاندا، ئەوان کوت کە سوپای پاسداران تووشی وەزعێک بووە خەڵکی ناوچەی بەتایبەت خواروی کرماشان کە خەڵکێکی زۆر ئەندامی سوپای پاسدارانیان هەبوو ئێستا زۆر ناڕازین، ڕەنگە زۆربەتان دیتوێتان ئەو ویدیویانەی کە بۆ وێنەی ژنێک هەستا کوتی من ئێستاش پێناسی یا کارتی شوەکەم کە سوپای پاسدارانن لە گیرفانیدایە کە مردووە، بەڵام هیچ یەک لەوان نهاتن لێمان پرسن و یارمەتیمان بدەن، خەڵکی کوردستان یارمەتی ئێماندا، من ئەو پێناسەیە فرە دەدەم. ئەوە وەزعێکی ساز کردووە کە خەڵک ناڕەزایەکی بێوێنە کە لە 39 ساڵی ڕابردوودا نەبووە بە نیسبەتی سوپای پاسدارانەوە ڕوویداوە. ئەو ناڕەزایە هەموو ئێرانیشی گرتوێتەوە، بە جۆرێک خەڵکی ئێرانیش چاو لە وەزعەکە دەخەن کە ئەگەر بۆ ئەوانەوان ڕەنگە بەیانی لە ئێمەش ڕوو بداوە و ئەو گەلە کۆمەجێ کە پێکهات بەشێکی لەو ڕووەوە بوو کە حکوومەت بۆوان ڕانەگەیشت. ئێستا محەممەدی جەعفەری هات بە تەلەفۆن قسەی کرد، کەسێکی لای ئەحمەدی نیژاد، کەسێکی ئیلایەنی ئەحمەدی نیژاد کە لەوێ دەبێ، ئەوە بەکوێ دەڵێ بەو کەسانەی ئەحمەدی نیژاد دەڵێ کە لە دەرێن. ئەحمەدی نیژاد دوو کەسی خزمی خۆی ناردوێتە دەرێ، هێندێک فایلیان پێیە. ئەو فایلانە چن؟ گرنگترین شاراوەترین زانیاریەکانن لەسەر ڕێبەری کۆماری ئیسلامی، لەسەر گۆڕینی زیاتر لە 7 ملیۆن دەنجی خەڵکی ئێران لە هەڵبژاردنەکانی 9 ساڵ لەمەوبەردا، ساڵی 1970 هەتاوی، و ئەوانە چوونە دەرێ. ئێستا سوپای پاسداران بەهۆی 6 تیمی عملیاتی کە هەر کامیان 7 کەسن دەیهەوێت کە خودی ئەحمەدی نیژادیش بگرێ، و ئەوانە دەیان هەوێت لە ماوەیەک لەمەوبەرەوە ئەو دەستی پێ کردووە. خودی ئەحمەدی نیژادیش کە 8 ساڵ سەر و کۆماری ئیسلامی بوو دەیان هەوێت بگرن. بەڵام ئەحمەدی نیژاد هەڕەشەی کردووە کە ئەگەر من بگیرێم ئەو فایلانە کە لە دەروەی وڵاتن بڵاو دەبنەوە. هەر ئەوانیش بڵایان کردەوە کە ئەو تەلەفۆنێکی ساختە بوو کە بە دواییدا پشتخەتی بۆ هات و دوایوی سوپای سایبریان ڕاستپارت، هەر لایەنی ئەحمەدی نیژاد ئاشکرایان کرد، سوپای سایبریان ڕاستپارت کە بچن لە فارس نیوز و لە هەموو ڕاگەیانەکانی خۆتان بێن بڵەن ئەوە شتێکی ناڕاستە، کە دوایوی ئێستا فایلێکی دیکە لە ئامەد نیوز بڵاوبووەوە بۆیە من لێرە باسی ناکەم، بچن بیبینن کە زیاتر دەریدەخا کە ئەوە ناڕاستە بە شێوەیەکی بێحورمەتی پێکردن کە ئێمە هاتوویە کونە مشک، ئەمە جێگایەکمان نییە بە ناوی کونە مشک لەوێ. لە منتەقەی سەردەشت جێگایەکمان هەیە بە ناوی کونە مشک، بەڵام لە کرماشان نیمانە. ئەویشی هەر بێحورمەتی بە کورد بوو، ینی ئێرە کونی میشکە کرماشان بە شێوەیەکی گاڵتەجار بەبێەوەیەکی لەگەڵ کەس قسە بکە و بێحورمەتی، ینی ئێمە لە بیرتانداین کە ئەویشیان لێبوو بە وەزعێکی ناخۆش. ئێستا محەممەدی جەعفەری بان کراوەتەوە لەسەر ئەو مەوزوعات بەسەریدا ڕووخاون لە بەیتی ڕێبەری کۆماری ئیسلامی، و ئەو هەواڵانەیە کە ئێستا بەهۆی چەند کەسی نزیک لە ئەحمەدی نیژادەوە دزە دەکەن، ئەوە دەردەخا کە سوپای پاسداران دەیهەوێت کۆدەتایەکی نەرم بکە. هێندێک لەو بەرپرسانەی ئێستا و پێشوو کە پێیان وایە بە دوای نەمانی ئایەتوڵا عەلی خامنەییدا دەبنە کۆسپ لە ئێستا و دەیانهەوێت بیانگرن. یەک لەوان محمودی ئەحمەدی نیژادە کە ئەوڕۆ دەوروبەری ئەحمەدی نیژاد حەمیدی بەقای ئەوانە لە شێخ عەبدولعەزیمی تاران دانە بەر لێدان کە ڤیدیۆکانی بڵاو بکراوەتەوە. یەکیشیان من بڵاوم کردوێتەوە کە دیارە من وەرم گرت بوو، یەکەم جار ئیمن نەبوو. وەزعەکە چی پێشان دەدا؟ ئاڵۆزی و شپرزەی لەناو کۆماری ئیسلامیدا خەریکە زۆرتر دەبێت تا شە نەدەستێنێ بۆ یەکێک لە گرنگترین هۆیەکانی تۆنتربوونی یا خێراتربوونی نەخۆشی پرۆستاتی ئایەتوڵا عەلی خامنەییە کە دوو جاریش دیارە عەمەلیات کراوە، بەڵام ئێستا باش نەبووتەوە. ئەوە وای کردووە کە بە جۆرێک تەسفیەکانی نێوخۆیان زیاتر بێ. هەلومەرجەکە ئەستەمە و پێویستە کورد زۆر بە وردی ئەوانە سیر بکە کە تاران تێک بچێ، زۆر فرسەت دێتە پێشێ. باسی ئەوە بکەین کە ڕۆژی ڕابردوو چی ڕوویدا. ئێمە سەعات 12 نیوەڕۆی ڕۆژی ڕابردوو لە تەلێگرام داوایەکمان ئاراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان کرد کە پێشوازی بکەن
بەتایبەت لە سەقز و لە بۆکان لە تەرمی کاک ئەبوبەکری معروفی کەسێک کە نیشتمان پەروەرێک کە چوو بوو یارمەتی ئەو کەسانە بدە کە بوومە لەرزە لێی داون بەدەر لە چاوەڕوانی ئێمە خەڵکێکی زۆر وەک دەزانن لە جوانڕۆوە جوانڕۆ کە زۆر کەم وێنە بوو ڕوانسەر کامیاران شاری سنا دیواندەرە زۆر گرنگە لەبەرەوەی سوپای پاسداران دیواندەرەکان دەزانن باسی چ دەکەم سەرمایە گوزاریی زۆری کردبوو کە بتوانێت دیواندەرە داگیر بکات دیواندەرە ببێتەی خۆی زەڕینە و سەقز و بۆکان بەشداریان کرد سەرەتا پێویستە سپاسی هەموو لایەک بکەم دەستان خۆش بێ ئەوە نمونەیەکی زۆر گرنگ بوو لە بەشداریەکی مەدەنی ئارام بەبێت چوند و تیژی کە کۆماری ئیسلامی بە هەموو ئیمکاناتێکەوە نەتوانێت پێشی پێ بگرێ بە کورتی باسی کاک ئەبوبەکر بکەم ئەبوبەکری معروفی 65 ساڵە ناسراو بە کاک ئەبوبەکری مام کاکەڕەش سێ کچ و سێ کوڕی هەیە چواریان ینی دوو کچ و دوو کوڕیان دامەزراون لە ماڵی خۆیانن کچ و کوڕێکی لەگەڵ خۆی بوو کەسێکی هەژار و کرێکارێک کە ساڵانێکی زۆر لەگەڵ خێزانی لە کوورەخانە خشتی دەبرێەوە لەم ساڵانەی دوایی دەتوانی بووی ماشێنێک بۆ خۆی بکرێ و بەو سایپایی کار بکات لەسەر داوای خۆی بەویستی خۆی وەک نیشتمان پەروەرێک وەک زۆر کەس لە خودی ئێوە ڕۆیشت بۆ یارمەتی دانی ئەو خەڵکێکە لیان قەوماوە هێندێک هەواڵ هەبوو کە لیان داوە لە ماشێنەکەی وانییە ڕاز نییە ماشێنەکەی بخۆی لە جوانڕۆ وەرگەراوە دەکرێت بڵێن بێ شانسێکی هێناوە کە لە لای شۆفیری بەداخەوە سەری لە نێوان دەرگا و بەردێک کەوت بووە گیانی لە دەستدا بەڵام ئەو حرەکەتە مەدەنی و وشیارانەی کە کرا زۆر گرنگ بوو هێندێک دەرسی تێدا بوو هێندێک تەجروبە و هێندێک مەسەلە کە پێویستە ئێمە ڕەچاوی بکەین ئەو مەسەلەی خۆتان دەزانن کۆماری ئیسلامی دەستەوەستان کرد گرنگ بوو لەبەر دەرگای ئیتلاعاتی شاری بۆکان دروشم بدرێ دژی کۆماری ئیسلامی دروشم بدرێ دروشمی یەکڕیزی نیشتیمانی دروشم بدرێ بۆ کەرکووک دروشم بدرێ بۆ کرماشان دڵی ڕۆژهەڵاتە دروشمەکانی دیکە کە خۆتان دیوتانە ئەوە مۆزوعێکی زۆر زۆر گرنگ بوو کە بەشێکی زۆر لە لاوان لەوێ فیلم و ڤیدیۆیان هەگرتەوە لێرەدا شتێک زۆر زۆر گرنگە کاتێک کە دروشم دەدرێ لە کاتی وادا بەتایبەت ئێستا ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ڕەوشی خۆی یا شێوەی خۆی گۆڕیوە جاران ئیتلاعاتەکان داهاتنە نێو خەڵک ئێستا نایەن ئیتلاعاتی ئەسلی نایەتە نێو خەڵک بۆ لەبەر دەوری ئەو کامێرایە کە بە تۆیە ئەو کامێرایی کە بە تۆیە بۆی کە شناسایی نەبن نەناسرێن ئەوان ناوێن کەسانی خۆجێیی و بەتایبەت ئێستا خەریکن لە کەسانی نیروی ئینتیزامی ئیستفادە دەکەن مەسەلەن قەوی دڵ کە ئەفسەرێکی هێزی ئینتیزامیە ئەو بە جلی شخصیەوە هاتووە نێو خەڵک و فۆکوسی دەکرد لەسەر گەنجەکان بۆ ئەوەی کە فیلمیان لێ هەڵبگرێتەوە بۆچی بۆی کە بیان ناسن چێن بەشداری دەکەن چێن لەوێن ئەوەی کە گرنگە لە حرەکەتێکی وادا زۆر زۆر پێویستە بۆ ئەوەی کە شناسایی نەکرێن نەناسرێن پێویستە ماسک لێدەن لەو دیو پێی دەڵێن ماسک پەرۆیەک بە بەردەمتانەوە بگرن بەتایبەت لە کاتی وادا کاتێک کە دەچێ بەرەو دروشم لێدان پەرۆ بە بەردەمتانەوە بگرن با کەس بێجگە لە چاوی دیار نەبێ کەسیان ئاوا بۆ ناناسرێتەوە لەبەرەوەی ناسینەکان ئەوان ناوێرن لە حاڵەتێکی وادا کە تۆ بە ئارامی بەبێ کێشە بەبێ تند و تیژی حرەکەتێکی مەدەنی لەسەرخۆ ئەنجام دەدەی شەپۆلی خەڵک کۆمەڵانی خەڵک لەوێن ئەوان ناوێرن تخۆنی خەڵک بکەون لە حاڵەتێکی وادا دەزانن شتێکی وا ئیمکانی نیە چ دەکەن دێنن بە کامێراکانی خۆیان خەڵک فیلم بەرداری دەکەن ڕێکۆردی دەکەن بۆی کە بیبەن شناسایی بکەن و دوایە لە کاتی پێویستدا بچن ئەوان بگرن هەندێک کەسیشیان دیارە لە سەقز گرتووە لەو بارەوە بەڵام ناتوانن ئەو هەموو خەڵکە بگرن زۆر زۆر زەحمەتە ئەوە ئەگەر ئەو ڕەچاوکردنی ئەو تێبینیە هەبێ لە داهاتوودا هیچ حرەکەتێک ئەوان ناتوانن بێنن سەرکوتی بکەن و کەلچی لێ وەربگرن بە قازانجی خۆیان و گرنگەکە ئەو لاوانەی دەوێن هەتا زیاتر فیلم و ڤیدیۆ بگرن کەمە ناناسرێت تۆ لە نێو کۆمەڵێکی خەڵک دابی کە 200 کەس موبایلی پێ بیگرێت چێ دەگری چێ بوو ناردی ئەو ڤیدیۆیە چێ گرنگە ئەگەریش بەڕاستی ستۆرێجەکەی فولە یعنی زەرفیەتی تەلەفۆنەکانتان پڕ بۆتەوە دیسان دەتوانن هەر ئاوا بکەن سەریان لێ دەشێوێ لە حاڵەتێکی وادا ئەوە زۆر گرنگە دەموچایش با بشاردرێتەوە لەسەر قەبران چەند هەواڵی دیکە هەیە لە بۆکان
مەلایەکی لێ بە ناوی مەلا عومەر. مەلا عومەر ناوێک لە جیاتی ئەوەی کە سپاسی ئەو خەڵکە بکە، خەڵکێک کە نەخەوتووە، خەڵکێک کە شەو نەخوونی چێشتووە، هەتا بەیانی لەوێ چاوەڕێ بووە و شەوی ڕابردووش سارتر بوو لە شەوەکانی ڕابردوو. سپاسی هێزە ئەمنیەتەکان و سپاسی فەرماندار و چێچێ کرد کە دیارە خەڵک وەڵامی داوەتەوە، خەڵک زۆر باش لەوێ وەڵامی مەلا عومەریان داوە و ئەوەی کە لەسەر کاک قەسیمی عوسمانیشە لەسەر ئەو بەڕێزەش قسەی خۆیان کرد و من دووپاتی ناکەمەوە بە ناو نوێنەری بۆکان لە شۆرای ئیسلامی کە نازانم بەڕاستی بەو هەموو خۆشەویستیەی واتە نەفرەتەی کە خەڵکی بۆکان لەوێ هەیەە نازانم چۆن شەوانە خەوی لێ دەکەوێت. بەهەرحاڵ ئەوەی کە سەیرە مەلا عومەر پێم خۆشە زۆر کەس لە بۆکان نازانن کە ئەو کابرایە چییە. کوڕی مامۆستایەکی بەشەڕەفە کە لە دەی ئەگەر ئەو کەسانەی کە تەمەنیان لە بیریانە دەی شەشی 58 پاسدارەکانی حەسەنی لە گوندی قارنێ 46 کەسیان کە مناڵی سەرلان کەشیان کوشت. لێدا مامۆستایەکی ئاینی قورئانێک بەدەستەوە دەگری دەچێتە پێشێ دەڵێ بۆ خاتری ئەو قورئانە ئەو خەڵکە مەکوژن، لە پێشدا ئەو دەکوژن، لە پێشدا ئەو دەکوژن. ئەو مەلا عومەرە کوڕی ئەو مامۆستایەیە، بابێکی یعنی لە ڕۆژهەڵاتیش هەیە کەسیوە بابێکی ئاوا باش کوڕەکەی وەک باوکی ناچێت، شتێکی سەیر نییە. بەڵام بە هەرحاڵ خۆتان جوابتان داوەتەوە. مەسەلەیەکی گرنگی دیکە گروپێک لاوی نیشتومان پەروەر لە موچش کە خۆیان پێ دەڵێن موژش لە نێوان سنە و کامیاران، ئەوانە دوای ئەوەی کە هەواڵی دروستیان پێگەیشت کە خەریکن سپادەی هەوێ تەرمەکە بدزن لە شوێنێکی دیکەوە بیبەن، لە دێگولان و حسێناوەوە بیبەن نێڵن خەڵکی نیشتیمان پەروەری سنە بەوێدا بڕوە، لە ترسی خەڵک بەوێدا بڕوە، ئەوان بە زۆر ئەستاندیانەوە پێشی ماشێنەکانی سوپای پاسدارانیان گرت، هەرچەندی داوایان لێکردن لا نەچوون لەوێ مانەوە و زۆر بوێرانە بە ئارامی بەبێت کە هیچ بیانوێک بدەنە دەست کوتیان خەڵکی سنە چاوەڕێن دەبێ بەوێدا بڕۆن، وان لێکردن کە بگەڕێنەوە مەسیری خۆیان بگۆڕن بە ناو سنەدا بڕۆن. دەستخۆشی بوو بەڕاستی جێگای دەستخۆشیە لە هەموو ئەو لاوانەی کە زۆر بوێرانە لە موژش لە هەموو شارەکانی کوردستان ڕۆژی ڕابردوو بەڕاستی حماسەیان قوڵقاند. نمونەیەکی جێگای شانازی بوو، نمونەیەکی جێگای دەرز وەرگرتنیش بوو کە لە داهاتوودا زۆر زۆر دەتوانێت کاریگەر بێ. بەڵام ئێمە هێندێک شتی دیکەشمان هەیە کە دەبێت ئەوانش لەبەر چاو بگرین. یەکەم مەسەلە ئەوەیە کە هێندێک بانگەواز درابوو کە ڕاپەڕین دەست پێ بکرێت لە کوردستانی ڕۆژهەڵات. ئەوەی ڕاست بێ ئەو بانگەوازانە لە جێگای بەشک و گومانەوە هاتوون. من لێکۆڵینەوەم بۆ کرد نەمتوانین دوو کەسی حەقیقی ببینمەوە کە سەرچاوی ئەسلی و سەرەکی بوون. زۆرتر کەسانێکی دڵسۆز بوون کە پێیان وایە وەزعەکە جۆرێکە، نەفرەت لە کۆماری ئیسلامی جۆرێکە کە دەکرێت ڕاپەڕینێک جێبەجێ بێ. نکۆڵی لەسەرەوە ناکرێت کە نەفرەت لە کۆماری ئیسلامی زۆرە. بەڵام تا کاتێک ڕێکخستنی ورد و دەقیق نەبێ، پلان نەبێ، یعنی ئێمە نەزانین لەکوێ دەست پێ دەکەین بەهۆی چ کەسانێکەوە، پلانی یەک، پلانی دوو، پلانی سێ چییە، بۆ کوێ دەچین چی دەکەین، سەرکەوتوو نابێ. و حرەکەتی ئاوا لە خودی ناوەندی وەزارەتی ئیتلاعاتەوە دێ بۆ بە دوای هەڵبژاردنی 9 ساڵ لەمەوبەر بەرێکی نوێ لە گەنج و لاوی بەگوڕ و بەتین و دەکرێت بڵین شۆڕش لە ناو دڵیاندایە. وەزعەکە دەزانن، ئامادەن بۆ فیداکاری. زۆر کەس پەیوەندی دەگرێت دەڵێ حازرین ئێمە بچین بۆ ڕۆژاوا، بچین بۆ باشوور، بچین. پێویستە لە شوێنی خۆتان بمێننەوە. ڕۆژهەڵات بۆ خۆی پێویستی پێیەتی لە هەموو کە زیاتر. خەڵکی ئێرە پێشمەرگەی هەیە، باشوور باکووری خۆی هەیە، ڕۆژ ئاواشی خۆی هەیە، بەرادەی پێویستیش نرختان داوە. ڕۆژهەڵات نۆرەی خۆیەتی. بەڵام ئێستا زوویە تا کاتێک ڕێکخستن نەبێ ناکرێ هیچ حرەکەتێک بکرێ. ئەگەر بکرێ و حرەکەتە بە قازانجی کۆماری ئیسلامیە. بۆ بە قازانجی ئەوان ڕەنگە تۆ بێ دەرێ و ئێعتراز بکەی و خۆت تۆ چ دەکەن؟ کامێرا و دووربینەکانیان دەنێرنە نێو خەڵک، هەمووتان شناسایی دەکەن، دەتان ناسێن، بە دوای ویدا یەک یەک دەکەونە شوێنتان، دەتانگرن، چ دەکەن؟ دەکەونە بەر زیندان و ڕاکردن لە وڵات و دەورێکی دیکە دیسانەکانە بە قازانجی کۆماری ئیسلامی. نەسلێکی دیکە دەبێ بچێتە دەرێ لە ڕۆژهەڵات. کەوا بوو تا کاتێک ئێمە ڕێکخستنێکی ورد و دەقیقمان نەبێ کە دەبێ بەس دەبێ لەسەر خۆ بین، ئارام تا دەگاتە کاتی خۆی، ڕاوستن هەتا ئاڵوگۆڕەکانی ناوچە زۆرتر بێ.
ئاڵوگۆرەکان کە زۆرتر بوو وەزعێک بەسەر تاراندا دێ کە کاتی ئەو ڕاپەڕینەی کە زۆر بەتەن ئاواتی دەخوازن دەگا بەڵام ئێستا ئەو هێزە ڕاگرن کاتی نییە. بچینە سەر بوومە لەرزە. ئێمە لەبەرەوەی ڕێکخستنمان نێواتە سازماندەهی فێر نەبووین زۆر هێزمان ئەو چەند ڕۆژەی بە فیرۆ چوو. لەلایەکەوە خەڵکێکی بەهەستی نیشتیمانی یەکجار کەم وێنە ڕەنگەر تەمەنی من ئیزن نەدا نەمدیوە لە تەمەنی خۆمدا ئاوا هەموو شار و گوندەکانی کوردستان بەبێ جیاوازی ئەوەی لە توانایاندا بوو کردیان ناردیان. بەڵام چی ڕوویدا؟ نەبوونی سازماندەهیەکی بەرین و شیاو واتە مدیریەت ئەوەی کە پێی دەڵێن مدیریەت بووە هۆی ئەوە کە یارمەتەکانی خەڵک لە بوومە لەرزە بۆ بوومە لەرزە لێدراوان لە حاڵەیەدا وەزیفەی یا ئەرچی خوری کۆماری ئیسلامی بوو کە بیکە بەڵام خەڵک کە دیتی ئەوان نایکەن خۆیان پێشقەدەم بوون و خۆیان قۆڵیان هەڵماڵی و مەردانە کردیان ئەوان ئێستا خەریکن دەیقۆستنەوە. لە زۆر شوێن خواردن ئەوەندە زۆر بووە کە ئێستا هیلالی ئەحمەر و کومیتەی ئیمداد و سوپای پاسداران بۆ خۆیان کێشایانێتەوە بردویانە بە بیانوەوەی کە هەڵی دەگرن کە خوا دەزانێت دوای چی لێ دەکەن مۆرێکی خوانی لێ دەن و بەناوی خوان بڵاوی دەکەنەوە. گرنگ ئەوەش نییە، گرنگ ئەوەیە کە لەو نێوەدا زۆر کەلوپەل و پێداویستیش کە ئێستاش هەیە پێیان نەگەیشتووە لەبەر ئەوەی کە هەر کەسەی بە فکری خۆی بۆ وێنە کتوتی خواردن با خواردنێکی زۆر شت زۆرە زۆر شتیش نییە کەمە. لێردا پێویستە چ بکرێ؟ هەندێک ڕێکخستن سازکراوە بەڵام وەک جەزیرەن هەموو تاک و بەتەنیان بۆ وێنە با بڵام ئەوەی کە من ئاگادارم هەوادارانی کۆمەڵە وەک خۆیان کردویانە هی دێموکرات وەک خۆی کردوێتی مەکتەبی قورئان زۆر فعالە وەک خۆی کردوێتی هەر لای هەموو پاکەکە وەک خۆی کردوێتی هەوادارانی. ئەوە مەوزوعی حیزبی نییە یەکەم ئەوە پێویستە ڕێکخستنێکی نیشتیمانی بۆ بکرێ گەلە کۆمەجیەکی نیشتیمانی بۆ بکرێ هەموو دەبێت پێکەوە کار بکەن ئەو جەزیرانە لێ کۆ بنەوە ببنە یەک ڕێکخستنێکی مدیریەتێکی وەسیع کە بتوانێت هەمووی بگرێتەوە بتوانێت زانیاریان هەبێ لەسەر وەزعەکە کوێ چی کەمە کوێ چ شتێکی پێویستە کوێ شتێکی زۆرە بینێرن بۆ شوێنێکی دیکە ئەگەر ئەو ڕێکخستنە بکرێ بەهێزێکی زۆر کەمتر دەکرێت خزمەتێکی زۆر زیاتر بکەین. ڕاستە هەندێک ڕێکخرا و چالاکی مەدەنیش زۆر باش سوڵانەوە نکۆڵی لێوە ناکرێت بەڵام ئەو باسە کە دەکرێت بۆ ئەوەیە کە ئەو زەحمەتێک کە چێشراوە بە فیڕۆ نەچێ. بۆ وێنە من نمونەیەک دێنمەوە کەسێکی مەکتەبی قورئانەکان کە زۆر فعالن ئاگای لە چالاکێکی مەدەنیە هەردووشیان ئاگایان لە مەسەلەن کەسێکی سیاسی سەر بە دموکرات نەبوو هەمووشیان لە شوێنێک خەریک بوون یارمەتیان دەدا. شتێکی دیکە کە هەیە لەوەش زیاتر ئەوەیە کە بۆ وێنە زۆر جێگا خەڵک خۆشکانی ئێمە پێیان عیبە بچنە نێو سەفەوە پێیان عیبە بچن بە زۆر شت وەرگن لە گۆشەیەک دەمێننەوە هیچ وەرناگرن کەسانێکیش زیاتر لەوەی کە پێویستە وەردەگرن بۆ ئەوەی کە ئەوە نەکرێ پێویستە ڕێکخستن هەبێ پێویستە ناونووسی بکرێ چەند ماڵی لێیە چەند شوێن ئەو ماڵانە چیان کەمە ناویان چیە تەنانەت بۆ ئەوەی کە کەسێک کە یارمەتی وەرگرت تا هەموو وەرینەگرن دوو پاتە نەبێتەوە بۆ خەڵکێکی دیکە. کەواتە زۆر گرینگە هیوادارم ئەوە لە بەرچاو بگرن چەندی ئیمکانی هەبێ ئەو ڕێکخستنە جەزیرەیانە تاکانە بخرێنێنەوە یەکتر ڕێکخستنێکی پانوبەرین ساز بێ کە بتوانێت زۆر باشتر بە وەزعەکە ڕابگا. بۆ وێنە چەند شت دەکرێ بکرێ یەکیان ئەوەیە کە تەقسیمی شتەکان دابەشکردنەکان عادڵانەتر بێ ئەگەر ئەو ڕێکخستنە بکرێ کۆماری ئیسلامی کە هیچیان نەناردووە ئێستا خەریکن خۆیان تێکەڵ دەکەن بێنە نێمە دابەشی بکەین خۆمان دابەشی دەکەین ئیزن مەدەن ئەوان دابەشی بکەن. ئێستا ئەوان هیچ یارمەتیەکیان نەداوە هاتوون 100,000 لە موچەی کارمەندانی حکومی کارمەندانی دەوڵەتیان کەم کردوێتەوە بە ناوی خوان خەریکن دەینێرن بۆ خەڵکی بوومە لەرزە لێدراوە لە جیرفانی کارمەندانی کورد کەم دەکەنەوە بە ناوی حکوومەت و دەوڵەت خەریکن دەینێرن. ئەوەی دیکەش خواردەمەنی شت کە زۆر هاتوون بە ناوی کە ئێمە بۆیان هەڵدەگرین کۆیان کردوێتەوە بۆ نێو ئەمبارەکانی خۆیان مۆر و لایلۆن و بەرچەسپی خۆیان لێداوە کە ئێمەیە هەمووی خەڵکی کوردستانە. لە خۆناخی ئێستادا بەتایبەت ئەوەی کە گرینگە لەوە بەدوای یارمەتیەکان بکرێنە پوڵ هەرچەند کەم بێ بە پوڵ بیدەن
بۆ بە پول بیدەن چەند شت هەیە سەرما و باران بەڕێوەیە ئەو خەڵکە زۆر پێداویستیان هەیە کە ڕەنگە بۆ خۆیان باشتر بزانن چییە لە هەمووی گرنگتر سەرپەنایان دەبێت لانی کەم دیوێک ژوورێکیان باشکەنەوە کە بتوانن تا بەهار تێدا بژین هەرچی خێراتر ئەوە بەچی دەکرێت بە پوڵ دەکرێت کەوابوو یارمەتیەکان لە شکل و شێوازی یارمەتێ سەرەتایەکان کە پێویست بوو زۆر باشش گەیشت پێویستە زەحمەت بچێشن بیکەن بە پوڵ هەرچەند کەم هەر کەس لەبەرە خۆیەوە دەتوانێت یارمەتی بدا کەوابوو ئێمە کێشەی سەرچیمان کێشەی مدیریەتە خەڵک زۆر هاتوونە بە سەرخەت بێوێنەیە ئەو یەکریزیە خەڵکی ئێرانیشی تووشی شۆک کردووە خەڵکی ئێران دڵسۆزانی ئێرانی زۆر باش هاتوونە سەرخەت دکتۆر سادقی زیباکەلام دکتۆر زیباکەلام کەسێکی زۆر بەڕێزە ئەوانەی ماچگونە ماشودیم سنەت و مۆدرنی تا ئینقلابی ئیسلامیان خوێندوتەوە فکرەکانی ئەو کابرایە دەزانن ئەو کەسە پشتگوێیەکی سەرەکی کوردە لە ڕێفراندۆمدا تەنیا کەسێک بوو ئەویش لە تاران پشتیوانی لە کورد دەکرد ئێستاش پوڵێکی زۆری کۆ کردێتەوە عەلی دایی زۆر کەسی دیکە کە ئەگەر ناو بینم ڕەنگە ئەوە باش نەبێ ڕەنگە لە بیرم چی هێندێک کەس زۆر کەسی دیکە کە لەو هەڵمەتەدا بوون ئەوانش کەوتونە ژێر تەئسیرکە حکوومەت کە پێیان ڕاناگا ئێمە خۆمان پێیان ڕابگەین کەوابوو ڕێخستنەکان زۆر پێویستە لە بەیانیەوە هەوڵ بدرێت کە ڕێخستنێکی شیاو و بۆ ئەوەی کە بتوانێت بەسەر کارەکان ڕابگە پێک بێت لە باشووری کوردستانیش لێرە لە هەولێری زیان نەدا دەستگای خێرخوازی بارزانی هیچ شتێک بنێرێ پێیان تو ئێمەشتی ئێوەمان پێویست نییە بەڵام ناوەندی غەزەلنووسی سلێمانی زۆر یارمەتی باشی کۆ کردوێتەوە توانای خۆیاندا دەستیان خۆش بێ ئەوانیش بەرەگای خۆیاندا خەریکن دەینێرن ئێستا لەو قۆناخەدا شتێکی کە گرینگە هەڵمەتێک کە کرا ئەو هەڵمەتە نیشتیمانیەی کە بۆ یارمەتی بوومە لەرزێ لێ دراوان دەستی پێکردو پێویستە بە مدیریەتێکی باشتر درێژەی هەبێ تا ئەو خەڵکە لە وەزعە نەجاتیان بێ لەمە دووە کە فەسڵی باران و سەرمایە نەخۆشی ڕوو لەو خەڵکە دەکا و مەترسیەکی زۆر هەیە کە خەڵکێکی زۆر بکەونە بەر سەرما و نەخۆشی و تووشی نەهامەتی و دیسان تەلەفاتی ئینسانی زیاتر بێ کەوابوو هیوادارم ئەو یارمەتیانە ئەو جار بە شێوەی پوڵ درێژەی هەبێ و خەڵکەکەمان ئەو هەڵمەتە نیشتیمانیەی کە دەستی پێکردووە کارێک بکاکە یەک گرتووی و یەک ڕێزی نێومان زیاتر بکاکە کردوشێتی من پێم وایە هەمومان ئێستا دیسان شانازی بە کورد بوومانەوە دەکەین و دەبینە ئۆلگو و نمونەش بۆ پارچەکانی دیکەی کوردستان دەستان خۆش بێ زۆر سپاس